کنفرانسا کاپ 28 یا گوهرتنا کشو هوای لدبی هر بردوام دکه لدمک کو پسپور وزانا د بیژن کو مترسیا و دیار دیگ هشتی اصلا که کو ایدی درفتا پیش خستنا یان پاش خستنا دیتنا چارسریه جرا نمایه نتوین یک بوی هول دده کو بیتر بالی بکشینه سر مترسین گوهرتنا کشو هوای و دیار دین کو د انجام ویده درکتنا هولی جبوان بيتر بحث آرمانج و آجارين كريارين بشتي في كونفرانس الشروفة بكن نها برز خالد سليمان جدوبي لقلمية خالد سليمان روجنمافان و بسبوري دواري جيكه هيدايا كك خالد قالك باس بو بشداريات هلبت تنها بشداري في كونفرانس لدوبي قالوا چالاكين تا لور چنا هنا تا چكريا حطان ها تا چنا كريا بله زور سپاس یکم جار چالاکی سرکی من روزانه اوه که من سرپرشتیاری هنی روزنامه نووسەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا بۆ ئەوەی ئەوان بتوانن چیرۆکە ڕۆژنامەوانەکانیان و هەروەها راپۆرتەکانیان بنووسم من یارمەتیان دەدەم لە چۆنێتی نووسین و هەروەها لە تحریر و هەروەها لە چۆنێتی ڕۆماڵکردنی ڕووداوێکی وەک کۆپ 28 کە ئەمە زۆر جار ڕۆژنامە نووس لەبەر ئەوەی بڵێن ئەزمونێکی زۆری نییە نازانێت چۆن بابەتەکان کۆ بکاتەوە نازانێت چۆن بیرۆکەکانی دەستکەوێ ئەمە چالاکی یەکەمە چالاکی دووەم ئەوەیە کە من لە پانێڵێکشا ئەمڕۆ بەشدار بووم لەسەر ڕۆڵی میدیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا کە لە پاڤلیانی تونس لە جەناحی تونس ئامادەکرا بوو و هەروەها چالاکی سێمیشم ئەوەیە کە من وەک خۆم وەک ڕۆژنامە نووسێکی ئەم بوارە ڕۆژانە گفتوگۆم هەیە خەڵکە بینم زانیاری خۆم کۆ ئەەکەمەوە بۆی بزانم ئایا لە کۆپ 28 مەسلەی گۆڕانکاری کەشوهەوە ئاگاتە کوێ بله که خالد براستی بابت گرینگش بود دزگاه راگهاندنی امجیل دنگ امریکا بگشتی و بشه کردی به تایبت جید 2023 یک اجنده من سرکی اوه کو ام بیتر باله بکشینن سر نتنی جنگه لی گوهرتنا کشوک هوایش برگو وکو تجی گود وکو نها گلک کسی بجداری کا 28 دبن اف گهشتی قوناغه که اف گوهرتنا کشو هوایی اف دیار ده کو ایدی درفتا بقري نمايه يعني كخالد اسخوازم توكو بسبور تجبو بيناران شروفه بك حتى بري دمك يجي وقتها بحثا جوهرتنا كشو هوايد هاتا كرن صار اصلا نفنتوي صار اصلا نتوين يكوي وكو تشتكو اينده ده هاتا بحث كرن نهاك خالد ام بحثا تشتكي دكن كو نها كارتي كرنا وي يعني تاثير وي نها لسر جينجه لسر جهاني هي افايا حتى كيشان راديه برچاف بود بكيماني درونشتنين حتى نها د كوب 28 ده بەڕاستی پێش 10 ساڵ یعنی منە گەڕێمەوە پێش 10 ساڵ کە کاتێ باسی هەندێک ڕوودا و ئەکرات ئەیان و دوای 50 ساڵی تر ئەم شتانە ڕوئەدا بەڵام ئەو شتانی کە بۆ 50 ساڵ دانرابوون ئێستا ڕوئەدەن بۆ نمونە بەرزبوونەوەی پلەی گەرمە کەمبوونەوەی دابارین و هەروەها دروستبوونی لافاو و هەروەها زیادبوونی دیاردەی خۆڵبارین و هەروەها کەمبوونەوەی جۆرەکان مەبەستم سپیشیس یعنی مانش أنا طبعا هەڵبەتە کەمبوونەوەی ڕووپۆشی ڕووەکی ئەمانە هەمووی ئەو خاڵانن کەوا دەرێخن چەندێ ڕیتمی گۆڕانکاریەکانی کەشوهەوا چەندێ خێران بۆیە ئێستا وڵاتان هەوڵێک هەیە ناوی لێ نراوە هەوڵێکی جددی بەڵام بەڕاستی تا ئەم کۆنگرەیە ئەتوانم بڵێم هەوڵی جددی نییە بۆ چونکە لە هەموو کۆنگرەکانە خلافێکی زۆر هەبوو جیاوازێکی زۆر هەبوو لەسەر مەسلەی کلایمت فەند یان با بڵێن تەمویل یان با بڵێن قەرەبووکردنی کەشوهەوا لەم کۆنگرەیە لەسەر ئەوە ڕێکەوتن بەڵام مەسلەیەکی تر دواخراوە مەسلەیەکی تر تاجیل کراوە ئەوش کەمکردنەوەی فۆسڵ ئەنرژی مەبەستم وزەی ژێرزەوی ئەمە تا ئێستا چارەسەر نەکراوە ووا دیارە لەم کۆنگرێشا چارەسەر نابێت باشە کە خالد ینی ئەم وەرن سەر مەسەلا ئەو وڵاتێن سەرەکی و ڕۆڵاوان هەیە مەسەلا ئەم بێژن سوتاندنا فاصل فيول ديا او وزايا جيرزميني ام بيجن هجر تشين به هجر امريكا به هندستان به يكيتي اوروبا به برازيل به ولاتين كو براستي هم ولاتن بيش سازن وهم جي جماره خلكي الويدك برن حتى كي جان ردي او بخوج دينا يعني راست افا ديار دي كان نافنتوي ودفي همو ولات بالشوي كي شوي بشداري چارسريه بك يا شر دجي غهرتنا كشو هواي لي ولاتن سركي حتى كي جان ردي
بەڵێندانە یان نەتەنێ بەڵێندانە دەست بکاری خۆکردنێک و ئێدی بڕاستی بە ئەوایەکی جدیتر تێدە بخەبتن بەڕاستی تا ئێستا بڵێنیان نەداوە و طبعا لێرە هینێکی گەورە هەیە بۆ چوونی جیاواز هەیە لە نێوان دوو بلۆکە بلۆکی یەکەم ئەوەی وڵاتانی پیشەسازی ئەوەی تەقلیدی بۆ نمونە ئەوروپا و هەروەها ئەمریکا ئەمانە وڵاتی پیشەسازی تەقلیدین وڵاتانی تر ئەوەی یعنی پیانەڵێن بە عەرەبی الدول الناشئة ئەمان کە سین و بەرازیل و باکووری ئەفریقیا و هەروەها هەنێ وڵاتی تریش ئەم وڵاتانە گرفتەکە ئەوەیە نییە ئەڵێن ئێمە مەسئول نین ئێمە بەرپرسیار نین خۆی ئەمە ئەمەیەکێکە لە خلافە گەورەکان بەڵام ئەگەر بێت و براوردێکی بچووک بکەین یعنی لێرە داتایەکی زۆر بچووک دەبێت ئەم داتایە ئەوەیە وڵاتێکی وەک بەریتانیا لە کاتی شۆڕشی پیشەسازیەوە لە ساڵی 1950 تا 2019 2020 78 ملیار تن گازی کاربۆنی خستوەتە بەرگە هەواوە لە کاتێکە چین کە خۆی وەک وڵاتێکی پیشەسازی دەرکەوتوو ناشێ حسابەکات بەڵام تەنها چین بە تەنیا لە ساڵی 2010 تا 2020 لە ماوەی 10 ساڵە 150 ملیار تن گازی خستوەتە بەرگە هەواوە بۆیە لێرە ئیتر کاتی ئەوە نەما مەسلەن چین بڵێ من بەرپرسیار نیم لە ڕووی مێژوویەوە ڕاستە لە ڕووی مێژوویەوە ئەو بەرپرسیار نییە بەڵام ئێستا ڕێژەیەکی زۆر لە سەدا 30 گازە گەرمکەرەوەکان لەلایەن چینەوە ئەخرێتە بەرگە هەواوە بۆیە لێرە بەرپرسیارەتێکەوێت سەر چینیش هەڵبەتە تا ئێستا وڵاتانی خاوەن نەوت وڵاتانی خاوەن گاز بە هیچ شێوەیەک جددی نین لەوەی کە گاز و بڵێن پێترۆل کەم بکەنەوە و پەنابەر نەبەر renewable energy یا با بڵێن وزەی نوێبووەوە ئەمە یەکێکە لەو خاڵ باس ئەکرێ ئەڵێن وزەی نوێبووەوە بەڵام ئەمە شتێکێوێ ئەوش وازهێنانی ئەوێ لە پێترۆل تا ئێستا کەس ئیسعدادی نییە واز لە پێترۆل بێنێ ئەمە یەکێکە لەو خاڵانەی کەوە تا ئێستا هیچ هەوڵێکی جدی بۆ نەنراوە تەنها لە دوو شتا کراوە یەکەم ئەوەی ڕێککەوتن لەسەر تەمویلی مەناخیان با بڵێن قەرەبووکردنەوەی کەش و هەوا هەروەها هەنێشتی تری بڵێن جانبی بەڵام ئەمانە کافی نین بۆ چونکە توانی وڵاتێکی وەک مالی و کە وڵاتێکی هەژارە یان وڵاتێکی تری لە ئاسیا یان لە ئەفریقیا قەرەبووی بکەیتەوە بەڵام خۆ گرفتەکار بەردەوامە یعنی متخواست ئەف بوو پرسیارە منی دن بڕاستی سەرڤەیەکی بۆ وڵاتین هەژار ئەوەی کۆ زیانێکە مەزن لەوان تێکردن هەگەر مەسەلا وش ساڵی بێ یان گەلێک پرزگرێکی دنیان گرێدای گوهرتنا کەش و هەوای ئەوەنە حتاکی ژان ڕادەیەت کارن هەگەر تت بێژە نوها ڕێکوتنێک لەسەر پەیداکردنا فەند یا پەیداکردنا دراوێ ئالیکاریە پشگیریە دراوی بۆن وڵاتین هەژار تێرێت کە ینی بەسە ئەفگاو یان چ دوێ وەرەکردن کۆی بۆ ئالیکاریە وڵاتین هەژار مەسەلا شەڕێ دژی گوهرتنا کەش و هەوای دەوەرەکردن خۆی بەڕاستی لێرە ئەمە یەکێکە لە ئیشکالە گەورەکان بۆ چونکە ئەو فەندەکە کۆ ئەکرێتەوە کە هەڵبەتە فەندەکە یەکسەر ناکەوێتە کارەوە فەندەکە لەوانەیە لە کۆتایی ساڵی 2024 یعنی کۆتایی ساڵی داهاتوو یان ساڵی 2025 بکەوێتە کارەوە ئەمە یەک دووەم ئەمە دانراوە بۆ دووشت یەکەم خۆڕاهێنان لەگەڵ ئەو دۆخەی کە دروست بووە یعنی ما بەسم خۆڕاهێنان لەگەڵ گەرما خۆڕاهێنان لەگەڵ کەمبارانی خۆڕاهێنان لەگەڵ بشکە ساڵی ئەمە خۆی بۆ خۆی گرفتێکی گەورەیە دووەم کەمکردنەوەی زیانەکان باشە لێرەیە وڵاتان بە تایبەتی وڵاتانی هەژار ناتوانن تەنانەت بە پارەیەکی زۆریش بێت ناتوانن ڕوبەڕوو بنەوە بۆ چونکە کە ئەو ئێستا یەکێک لە گرفتە یەکێک لە دەرەنجامە هەرە خراپەکانی گۆڕانکاری کەشوهەوا ئەوش کەمبوونەوەی دابارین و سەرچاوەکانی ئاوە من یعنی هەر وڵاتێک تەنانەت ئەگەر بڕێکی زۆری پارەشی دەستکەوێ بەڵام ئایا چۆن ئەتوانێ ئەم پارەیە خۆ ئاوی پێن ئاو لەکوێ بکڕێت ئەمە یەک دووەم زۆر دوورگە هەیە لە زەریای هێمن و لە زەریای هندی ئەمانە لەژێر هەڕەشەی ئەوەیان کە ئەم وڵاتانە بکەونە ژێر ئاوەوە بە یەک چارەسەر ئەمانە ناکەونە ژێر ئاوە ئەوش ئەوەیە ئێستا لە ئێستەوە تا 2035 فۆسل ئەنەرژی با نەمێنێت وزەی نوێبووە ببوورە وزەی ژێرزەمینی ژێرزەمینی نەمێنێت ئەمەش تا ئێستا هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی نییە کە ئەمە ڕائەگرن وڵاتان هەر بەردەوامن و
ڕێکەوتنێک نییە لەمبارەیەوە. باشە کە خالد یەک ji welatên yan herêmên ku ziyaneke berçav ji guhertina yan ji bandora تأثيرا guhertina keş û hewayê dibînin herêma Rojhilata Navî ne û di nav de jî deverên Kurdan yanî Kurdistan. Te bi xwe te pirtûkek li ser mesela wişkiyê yan zuhayê nivîsiye heta kîjan radeyê zuhabûna nebûn yan kêmbûna jêderên avê bi giştî û jêderê serekî avê li welatek weku Iraq û di nav de jî Kurdistan ku du em bêjin rûbarên serekî hene Dicle û Furat heta kîjan radeyê ev yek te'sîrê li rewşa bi giştî ya di çarçeweya guhertina keş û hewayê de dike. بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا یەکێکە لە هەرێمە هەرە بەرکەوتوەکان لە جیهانە بۆ چونکە لە سا هەشتای ئەم ناوچەیە بیابانە یان نیوچە بیابانە ئەمە یەک دووەم لە سا هەرچی ئاوی شیرینی پاک هەیە لەسەر زەوی لە سا یەکی ئەم ئاوە لەم ناوچەیە هەیە بەڵام لە سەدا شەشی دانیشتوانی دنیا لێرە ئەژین یا لێرەیە باڵانسەکە تێک چووە باڵانسی نێوان دانیشتوان و لە نێوان سەرچاوە سروشتێ نوێبەوەکان لەناو ئەوانەیە ئاوە کە زۆر ئەساسیە و زۆر بنەڕەتیە ئەگەر بگەڕێنەوە هەڵبەتە هەنێک وڵات هەن خاوەن بڵێن جێک سەقامگیریەکی سیاسی هەیە پارەشیان لە بەردەستایە بۆ نمونە وڵاتانی خەلیج زۆر کاریگەر نەبوونە بۆ چونکە ژێرخانێکیان هەیە و پارەی هەیە و هەروەها سەقامگیری سیاسیش هەیە بەڵام هەنێ وڵاتی تر بۆ نمونە وڵاتی وەک عێراق وەک سووریا ئەمانە زۆر بەرکەوتون و هەروەها هەنێ وڵاتی تریش تەنانەت ئەو وەک یەمەن مەسەلەن زۆر بەرکەوتون بۆ چونکە دەوڵەت تایە بەهێز نییە گەندەڵیەکی زۆری تایە هێزی جیاجیا هەیە سیاسەتی ژینگەی گشتی نییە بڵێن استراتیجێکی سیاسی نییە بۆ ڕۆبوونەوەی گرفتە لێرەیە هەڵبەتە دێمەوە سەر بە زۆر بە کوردی دێمەوە سەر کوردستان بڵێ کوردستان وەکەموو ناوچەکە بەرکەوتووە بۆ چونکە تەوقعاتی با بڵێن پێشبینی کەش و هەوا ئەڵێ باشووری دەریای سپی ناوەڕاست لە ئێستاوە تا سێ سەدەی تر ڕێژەی دابارین زۆر کەمەکە ئێستا ئەمەش بە چاوی خۆمان لە کوردستان ئەبینین هەڵبەتە کوردستان بە بەراورد لەگەڵ باشووری عێراقا باشترە باشووری عێراق بەڕاستی خۆم تیا گەڕاوم و ئیشم تیا کردووە لەسەر زەوی بارەکە زۆر خراپترە کاک خالد بەحسا تشتێکی گرین کرد تەگۆ ڕۆژهەڵاتە ناوەڕاست و باکووری ئەفریقیان بێژن ئەف هەردوو هەرێمانە ئەمینە گەلێکی زیانێک مەزندیت ji guhertina keş û hewayê encamên guhertina keş û hewayê dibînin lê heta niha kêm welat hene ku giringiyê didin bi vê doseyê fayla guhertina keş û hewayê ne di ecendeyê hikûmetan de hene ne di planê wanî 5 sale ya 10 sale hene çima ev sebeb çi ye yanî te behsa hineka kir yek jê mesela seqamgirî ya siyasiye bêtir jê nebûna ewlekariyê li hinek welatan lê çima piraniya van welatan giringiyê nadin vê diyardeyê ku berî her kesî bandorê li jiyana xelkên vê deverê dikin مەسلەی بەڕاستی مەسلەی ژینگە مەسلەیەک بوو تا ئەم ساڵانەی دوای وەک جۆرێک لە ڕەفاهێت تەماشاکرا یعنی هەر کەسێک باسی ژیگەی بکردایە یان و دەمە کەسێکە نییە هیچ گرفتێکی نییە لە ژیانە خەمی نییە لە ژیانە بۆ یە باسی ژینگاکە یعنی لێت ناشارمەوە من وەک خۆم وەک ڕۆژنامەنووسێک لە کوردستان لە سەرەتایە کە دەستم پێکرد باسی ئەم مەسەلەمە کرد پێیانەوت میان تۆ هیچ مشکلەیەک نییە لە ژیانە باسی ژینگاکەی ئەمە لەسەر ئاسی شخصی باسێکم کاک خالد حتا تەبەحسا ڕۆژنامەوانیە کرد حتا مەسەلا دەستگەهین ڕاگەهاندنێژی بگشتی لە هەرێمێ بە شێوەیەکی سەطحی ڕۆماڵ دکن وێ مژارێ تە هەوڕای لەگەلوەیەکی بە شێوەیەکی یعنی نەک سەطحی بە شێوەیەکی لێ نەزانانە بەڕاست من لێرەیە لۆمەی ڕۆژنامەنووس ناکەم بۆ چونکە ڕۆژنامەنووس لی تێنەگەیشتووە خولی نەبینیوە بڵێن زانستی ژینگەیی نازانێ بۆ نمونە تا ئێستا ئێمە گۆڕانکاری کەشوهەوا لە کوردستان ئەڵێن پیسبوونی ژینگە ئەخر پیسبوونی ژینگە شتێکە گۆڕانکاری کەشوهەوا شتێکی ترە گۆڕان پیسبوونی هەوا یەکێکە لە دەرەنجامەکانی گۆڕانکاری کەشوهەوا بۆ نمونە ئیتر زۆر شت هەیە لە یەک جیا ناکرێتەوە ئەگەر یەک بارانێکی باشمان هەبێت خەڵک گۆڕانکاری کەشوهەوای لەبیرەچێتەوە بەڵام خەڵک ناڕوە تەماشا بکە بۆ نمونە زۆر شوێن هەبووە لە کوردستانە من لێرەیە باسی لادێکەی خۆمت بوو ئەەکەم لە گەرمیان لەوەی لەدایک بووم ئێمە مەسەلەن چەمێک لە نزیک لادێکەمانە هەبوو کاتی خۆی مەرەزەی تیا بوو برنجی تیا بەرهەمێنرا ئەو چەمە جۆرەها باڵندە و جۆرەها ینی هینی تیا بوو گیانلەوەری تیا بوو
گیان لەبەری تیا بوو ئێستا چەمەکە وشکە هیچی نەماوە لە ماوەی 40 ساڵە کەوابێ گۆڕانکاریەکی زۆر هەیە بەڵام ئێمە تەماشای ناکەین ئێمە نایبینین. باشە کە خالد نها دوو بەشین کوردستان بێژن ڕۆژاوا و هەرێما کوردستان عراقی دەسەڵات ئەوان لەژێر دەستێک کوردایە تو وەکو کەسێکی پسپۆر وەکو ڕۆژەمەوانێکی ژینگە هەیە و گواردنا کەشوهایە بگشتی ئەگەر وەرن تە بکن ئەم بێژن تە بکن شێوەرمەند تێ شیرەتە یەکێ چییە کۆ تلوان بکە وەکو ڕاوێش کار تێبێژە چییە گاوا یەکێ دەوێ هون دەم و دەست بکن حتا کۆ دەست بە پرۆسێسێکە ڕاستەقین بکن دەوێ دۆسەیەدە. بەڕاستی هەنگاوی یەکەم ئەوەیە کە دەست بە ئاوەوە بگیرێت تەنانەت ئەو ئاوی پیسیش ئەو ئاوەی کەوا لە شارەکانەوە دەرەچن ئەبێ ریسایکلینگ بکرێتەوە بەکار بێنرێ بۆ چونکە ئەمە سەرچاوەیەکی ئاوی ئەلتەرناتیڤە. ئەمە یەکەم هەنگاوە. دووەم هەنگاو پاراستنی ڕووەکە، پاراستنی تەنانەت دارێکە، پاراستنی درەختێکە. سێەم هەنگاو پاراستنی هەمە چەشنی مەبەستم بایۆدایڤەرسیتی، قەدەغەکردنی ڕاوە بە هەموو شێوەیەک. ئێمە بەداخەوە لە کوردستانە کە ئێمە بەتایبەتی هەڵبەتە زانی جوگرافیای ڕۆژاوا و جوگرافیای هەرێمی کوردستان لە یەکتری جیاوازن. ئێمە لە هەرێمی کوردستان چیا هەیە، دارستان هەیە، هەمە چەشنی هەیە، زۆر جۆری باڵندە و هەروەها شیردەر و ئاژەڵێکی کێوی زۆرمان هەیە. ئەم ئاژەڵە کێوانە ئەگەر حەڵ بەم شێوەیە بڕوە لە ناوەچن بۆ چونکە ڕاوێکی زۆر هەیە، ئیدارەدانێکی خراپ هەیە. تا ئێستاوە چەند ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیەوە چیاکانی قەرەداغ کە بە پێی لێکۆڵۆنەوەیەکی زانستی قەرەداغ باشترین شوێنە بۆ دروستکردنی شوێنێکی سروشتی یعنی ناتوڕال ریزێرڤ تا ئێستا دروست نەکراوە. بەێ باشکە خالد پرسا منی داوی دوێ دەربارێت ئەوە نوهات هین لە دووبەیە هون کۆنفرانس بەردەوامە هێوی هەیە کۆ پشتی vê کۆنفرانسی ئەنجامên wê بێتر بالا خەڵکیە بکشین بالا جیهانê بێتر بکشین ڕێبەرên جیهانê ڕێخستنên civaka sivîl ڕێخستنên ژینگە هەیە کۆ بێتر ئێدی بەشداری پرۆسێسا شەڕێ دژی گوهارتنا کەشوهەوایە بکن. خۆی بەڕاستی یەکێک لە گۆڕانکاریەکان کە هەبوو لەم کۆپە ئەوش چییە؟ ڕێکخراوێکی زۆری دنیا بەشداریان کردووە. یعنی بۆ نمونە لە کۆنگرەکانی ترا لە کۆپەکانی ترا کۆپ 26 و خوارتر بۆ نمونە ڕێکخراوی خۆراکی جیهانی بەشداری ناکرد. بۆ نمونە ڕێکخراوی تەندروستی ئێستا هەرچی ڕێکخراوەکانی سەر بە نەتێوەگرتوەکان هەیە بەشدارن و هەروەها لە ئاستی حکوومەتیشە مەسەلەکە تەنها وزارەتی ژینگە ناگرێتەوە بەڵکو هەموو وزارەتەکان ئەگرێتەوە. لە ئینگلیزیە تێرمێک هەیە با بڵێن ئەکسپرشنێک هەیە بەکارێنەڵێن پۆلی کرایسیس یعنی هەم ژینگە بەشێکە لە قەیرانێکی بڵێن فرەڕوو ڕووی زۆرە. ئەم قەیرانە ئابووریە، کۆمەڵایەتیە، کولتوریە، پەروەردەییە و هەروەها ژینگەیشە کە کاتی هەمووی ئەم قەیرانانە پێکەوە وڵاتێک تووشی ئەم قەیرانانە ئەبێ ئەوە تووشی ینی هەڕەشەیەکی گەورەیە بۆ داهاتوو لەسەر وڵاتەکە و هەروەها بۆ جیهان. بۆیە لەم کۆنگرەیە ژمارەیەکی زۆر ڕێکخراو لەسەر ئاستی کۆمەلگەی نێودەوڵەتی، لەسەر ئاستی نەتەوە یەکگرتوەکان، لەسەر ئاستی یەکێکی ئەوروپا وڵاتانی تر بەشداریان کردبوو کە لە دەورەکانی ترا پێشتر بەشداریان نەکردبوو. ئەمە دەرێخا کە قەیرانەکە چەندێک گەورەیە. برز خالد سلێمان ڕۆژنەمەوان و پسپۆرێ دووارێ ژینگە هێدا گەلە گەلێک سپاس بۆ وان شرۆڤەیەن تە تو بمەرە بووش دوبەی سپاس بۆیەوە.